کاکسەر کۆسڵاوت لێ بێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ دەکەم ئەگەر تۆ ئێستا پێناسەیەکی دۆخی ئابووری عێراق لە ئێستیا بکەیت چۆنی دەبینی؟ زۆر سپاس کاک پشتیوان ئەم کاتتان باش خۆشحاڵم جاریشکە لە خزمەتان نابم ڕاستیە گەر بمانێ لەم کاتا پێناسەیەکی بۆ ئابووری عێراق بکەین نەتوانین بڵێن نەخۆشێکە لە چاودێری چڕایە کەوا مەسەلەن نتوانین بڵێن بۆری هەناسەکەی لە دەرەوەی دەسەڵاتی عێراقایە بە تایبەتی لەم بارودۆخیکەوە تەنگەشەی سیاسی و ئابووری و ئەمانە هەمووی هەیە پێمان وایە ئابووری عێراق ڕاستە ئەڵێن ئابوورێکی دەوڵەمەندمان هەیە بەڵام ئەوەی کە هەیە ئابووریەکەمان بەداخەوە ئابوورێکی نەختینەییمان هەیە ئەمە ئابوورێکی ڕاستەقینەمان نییە بۆ مانایکەوە کەرتە ئابووریەکان لە عێراق جگە لە نەوت یان ئەگەر نەوتی لێ دەرکەی ئێمە شتەکانی کە مەسەلەن بەپێی داتاکانی حکوومەتی عێراقی خۆی لە سادەی مەسەلەن ئابووری گشتی جگە لە نەوت ئەوەی کەوا هەمانە لە سادەیە طبعا ئەمەش بۆ ئابووری وڵاتێکی گەورەی و عێراق کە نزیکەی دانیشتوانەکەی 46 ملیۆن کەسە بێ مەترسیدارە ینی مەسەلەن لە هەموو لەحظەیەکە لە هەر ئەگەرێکە خوا نەخواستە لە هەر بارودۆخێکی سیاسی شەڕ و ئاژاوە دابەزی نرخی نەوت هەموو کاریگەری هەیە عێراق ڕاستە حکوومەتی عێراقی باسیەوەی کردکەوە لە هەنێداتا هەنێ ئیکتفای زاتیان هەیە لە هەنێ بابەتی کشت و کاڵیە بەڵام بە بەرداوامیش نە تەنها لە مەوسومی بەرهەمێنانی ئەو بەرهەمەیکەوە بە تایبەتی بۆ لە ڕێم گورسانە پەتاتە گەنم ئەو تا عێراق لە گەنەمە سەرڕێژی هەیە بەڵام ئەمە مانای ئەوە ناکە کەوا بڵێ ئابووری عێراق ئابوورێکی بتەوە پێمان وایە ئەگەر پێناسێکی ئەتوان بڵێن ئابووری عێراق ئابووریکی فشەڵە ئابووری فشەڵ ئەو وڵاتانە گرێتەوەکەوە تەنها یەک سەرچاوان هەیە بۆ دەستکەوتنی داهات لە کاتێکە ئەمە لە هەموو حاڵەتێکە مەترسێکی گەورەی لە سەرشانیان بە تایبەتی ئەگەر هات و خوا نەخواستە نرخی نەوت کەوا لە ئێستا مەترسیەکان گەورەترە بێت دابەزین بەخۆی ببینێ لەبەرەوە پێمان وایە بڵێ نەخۆشیەکە کەوا لە چاودێری چڕایە و کۆڵەیەک دەسڵاتیش بەدەستخۆی نییە چونکە ئێمە اعتیمادمان لەسەر نەوتەکەش بەو شێوەیەکەوە هەناردەیەکرێ ئەو داهاتانی کە دەستی عێراقەکرێ بە دۆلار دەسەکەیە ئەگەر زیاتر بڕێن لە سەریت یابینیەکەنی مەسەلەن ئەو عەفوەن بوورە بەڵێ فەرموو بەردەوام بیستم بڵێم ئەو نەوتێکەوە ئێمەی فرۆشین بە تایبەتی عێراق بەپێی داتاکان ئەڵە 3 ملیۆن بۆ 3 ملیۆن نیو ڕۆژانە هەناردەیەکرێەوە فرۆشێ ئەو دۆلارە نەوتی کە دەستمانەکەوێ بە پێوی سیستەمێکە لە دوای 2023 دوای ئازادکردنی عێراقەوە دەستکەوتووە مەسەلەن ئەو داهاتنەوتە ڕاستەخۆڕاتە بانکی یەدەگی فیدراڵی لە نیویۆرکەوە کەواتە ئەمە وەکو جۆرێک لە زۆرەکان کلیلی ئابووری عێراق دارای عێراق بەدەستی ئەمریکایە بەدەستی عێراق خودی خۆی نییە مانگانە بە پێویستیەکانی خۆی 200 ملیۆن 250 ملیۆن 300 تا 500 ملیۆن دلار حواڵەکان ئێنێرێتەوە بەکاش بۆ بانقی ناوەندی عێراق طبعا ئەم داهاتانە بە دۆلارە کاتێکتا بە دۆلار بوو ئێمە لە عێراقا مامەڵەکردن و موچە بە تایبەتی بە دینارێکین ئەم گواستەوە ئەم بێن و بڕوو لە کاتێکەوە بانقی ناوەندی نرخی گۆڕینەوەی دراوی بە 132 داناوە بە 100 دلاری ئەمریکی لەم حاڵەتە تێبینیەکە ئەو ڕاستە سعری بانقی ناوەندیە بەڵام ئایا سعری موازی سعرەکەی تر لە بازار ڕەشیان لە بازارەکە ئەو نزیکەی ئەمڕۆ 153 هزار بۆ 800 دلاریکی ئەمریکی 153 دینارش بوو لەم حاڵەتە لەبەرەوەی کەوە ئابووری عێراق تەنها اعتیمادی سەرەکی داتاکان پێمانەڵ لە ساڵ 90 بۆ لە ساڵ 92 اعتیمادی سەرەکی داهات بودجێ گشتی دەوڵەت لەسەر چیە لەسەر نەوتی فرۆشراوە هەر گۆڕانکاریەک لە کەمکردنەوەی قەبارەی نەوتەکە یان لە دابەزینی نرخی نەوتەکە کاریگەری خراپیە بە تایبەتی تر قسە هەیەکەوە لە مانگی چوارە ئۆپیک پلس کۆبوونەوە بکەکەوە بەپێی داتاکان باسەوەکە کە ڕۆژانە 130,000 بەرمیل نەوت زیاد بکەن بخەنە بازارەوە حتمما بە زیادبوونی قەبارەینەوە نرخی نەوت دابەزە جارێکی کە مەترسی بەسەر ئابووری عێراق دروست بێتەوە باشە کاکسەر کۆکەواتە هەم لەژێر ڕەحمی دۆلاری ئەمریکیدا هەم لەژێر ڕەحمی سیاسەتی دارایی ئەمریکایە عێراق هەم لەژێر ڕەحمی نرخی نەوتدایە لە ئاستی جیهان کەواتە عێراق چی بکە دەرچە چییە بۆ ئەم هەموو بەزمەی کە بۆ ئابوووریەکەی هاتووەتە پێش لە ڕاستیە لەبەرەوەی ئێمە تاکسە چاومان نەوتە حکوومەتی عێراقی لە مای ڕابردووە هەوڵی زۆری یاکەوە داهاتەکان هەر لە نەوتۆ نەبێ بە تایبەتی مەسەلەن هەوڵی ئەوەیدا هەمە چەشنی داهاتەکان کە گرنگترین هەنگاوێک لەم کاتە کە عێراق بینێ کە پێمان وایە زۆر قورسیشتە چونکە ئابووری عێراق وەتا بەپێی داهاتەکانی وەزارەتی بازرگانی لە ساڵ 80 بۆ لە ساڵ 90 پێداویستیەکانمان ئێمە لە دەرەوە هاوردەیەکەین یعنی قورسە بۆ دانیشتوان ینی بۆ پێداویستی دانیشتوانی 46 ملیۆن دانیشتوانی عێراقەوە هەمووی بەکاربەری بەرخۆری ناتوانانی وا بڵێن زۆر قورسە بتوانانی هەنگاوی جدی بنێن لە کەرتەکانی کشت و کاڵ پیشەسازی بابەتەکانی کە هەنگاوی باش بنێ بکەوە بۆی ئیجابی بێ بتوانین هیچ نەبێ ئەو احتیمادی وەکو چۆن ئیمارات و سعودی و قەتەر احتیمادی خۆیان کەم کردوتۆ لەسەر بابەتی نەوت هیچ کێشەیەکیان هەر کاتێکی نرخی نەوت داوازێت چونکە ئەو سەرچاوی کەی هەیە هاتۆ کەمی کردەوە لە ساڵ 50 بەڵام ئەوە داتاکان لە ساڵ 90 دەباسی عێراقەکەڵێ ئەگەر داهاتی نەوت نەبێ عێراق ئابووریەکە ئەتوانین بڵێن ئابووریەکی ئیفلیجە هیچ شتێکی نیە لە دەستی هەیە نەقاچی هەیە لەم لایەنەوە
هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات گرنگە بەڵام ئەوتا حکوومەتی عراقی لە ڕێگەی سیستەمە سیکۆدا و هەوڵی زیاتر ئەدا بووی کەوا داهاتی نانۆتی زیاکە بە تایبەتی باجی گومرگەکەی لە هەموو خاڵە سنوورەکانە بەڵام ئەو ڕێگری لە یەکرێەوە تا لە هەڵاوسادێکی گەورە لە عراقا خۆی هەبووە ئەبێ بە دوو ئەوەوە جۆرێک لە جۆرەکان مثلا ناڕزای خەڵک و بازرگان و فرۆشیاران لێکەوتەوە هەر ئەمەش طبعاً باجەکەی کێیە لەم لایەنەوە دانیشتوان و بەکاربەر منتوەیەن لەبەرەوە پێمان وایە زۆر گرنگە هەمە چەشنی داهات ینی سەرچاوەکانی داهات لە هەمان کاتە پێویستە زۆر گرنگە ڕێڕەوی زیاتر بدۆزێت ئێستا مەسەلەن بەپێی داتاکانی وەزارەتی نەوتی عراق بێ لە سا نەوت لە سا هەفتا بۆ لە سا هەشتای نەوتی هەناردەکراوی عراق کە لە عادەتەن ئێمە زۆربەی عراق نەوتی بەسڕەمان هەیە لە بەندەری گەروی هورموز و لە بەسڕەوە ڕەوانەیەکرێ بۆ بازارەکانی ئاسیا وڵاتانیکە ئەگەر خوا نەخواستە هەر تەنگەشێکی سیاسی ئەمریکا ئێران خوا نەخواستە ئیسرائیل مەسەلەن ئەمە ڕوودا ڕاستێک مەسەلەن شەڕە بەڵام ئێمە دەرەنجامە ئاوولەکەی ئەبینینکەوە گەورەتی مەترسی هەیە ئەو کاتە عراق بێ بەشێ بێ لە هەناردەکردنی نزیکەی 3 میلیۆن بۆ 3 میلیۆن نزیکەی 300,000 بەرمیل نەوت ڕۆژانەکەوەش ئەکاتە تقریبان لە سا هەشتای داهاتەکانی عراقەکە ئەو کاتە تەنها تاکە سەرچاوە گەر بمێنێتەوە 200,000 بەرمیل نەوتەوەی کەوا هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی فرۆشێ لەگەڵ ئەو 10,000 کەوا هەناردەی ئەردە نەکرێ کە پێمان وایە سیعرەکەشی کەمترە داتاکان واسی ئەوەکە ئەمە ناکاتە ئەوەی کەوا مەسەلا حکوومەتی عراقی دەوڵەتی عراق بتوانێت خۆی بڕابگرێت لە بەردەمی ئەو کارچات و مەترسیانێکەوە لە بەردەمی عراقا هەیە ئێستا حاڵی زۆر باشە. چی بۆ هەرێمی کوردستان ئایا تێکچوونی دۆخی دارایی و ئابووری عێراق کاریگەری ڕاستە و خۆ ناڕەستەوخەکانی لەسەر هەرێمی کوردستان چین؟ پێمان وایە دووەوە بێ بەپێی داتاکان لەبەرەوەی سەر لەم حاڵەتە ئێمە احتیمادی سەرێکی موچەمان ئەتوانین بڵێن لەسەر عراق دابینەکە ئەو 900 بۆ 950 تا تریلیۆنێکە توانین بڵێن کەوا ماگانە حکوومەتی عراقی دابینەکە بەرامبەر 120 میلیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەناردەکردنی نزیکەی 200,000 بەرمیل نەوتی ڕۆژانە پێمان وایە ئەگەر خوا نەخواست ئەم کاریگەریانە لەسەر عراق دروست بێ هەناردەکردنی نەوتی عراق کەم بێتەوە کاریگەرترین شوێنێکەوە زەرمەندترین شوێنێکە هەیبێ هەرێمی کوردستانە چکە بۆ على حاڵەتە حکوومەتی عراقی بەبیانی ئەوەی کەوا داهاتەکانی کەم بووە حتمان ئەو بڕەپارەی کەوا ماگانە تەمیلێکا بۆ موچە ئەوە هیچ نزیکەی 5 ساڵە زیاترە بێت لە 2014 توانین بڵین کەوا تەمیلی مثلا بەشە بودجێ و بەرهێنانمانە لە عراق کە بمانە هاجاران ئێستا نایەت ئەو موچەی ئەو بەشە بودجێ ئەو 900 میلیارە ئەو تا تریلیۆنەی کەوایەت حتمان کەمەکە کاریگەری خراپی لەسەرەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە بە لە لای کەشەوە پێمان وایە ئەگەر ئەمە ڕووبدا خوا نەخواستە کاریگەری خراپی لەسەر کەمبوونەوەی داهاتی نانەوتی مەسەلەن هەرێمی کوردستان هەر ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان وابزانام هەڵە لە من داوای کردووە لە ناتوانم 120 میلیارەکە بنێرم بۆ عراق بۆ مانگی دوو تەنها وەزام باسیەوەی کرد 80 میلیارە توانێت بنێرە پێمان وایە ئەگەر بارگریانیەک ژمارە یەک بێ لەسەر عراق بۆ هەرێمی کوردستان 2.3 ئەوەنەیە بێت چونکە ئێمە ئابووری هەرێمی کوردستان وابستەیە بە ئابووری عراقەوە ئابووری عراقیش وابستەیە بە نەوتەوە هەر گۆڕانکارێک لە نرخی نەوتە کەمبوونەوەی داهاتەکانە کاریگەری خراپی هەیە بە تایبەتی ئێمە لە حاڵەتێکە ئابووری هەرێمی کوردستان داتاکان باسی ئەوە کەکەوە حالیان داهاتی نانەوتیشمان ئەو پەڕیکەمی کردووە لەبەرێکەوە موچە لە کاتی خۆیان نایە چونکە ڕسومات و باج و بابەتەکانی کەش کەمەکە بازرگانی جموجوڵی بازرگانی بە تا ڕادێکی زۆر کەمەکە هەموو کاریگەری خراپی سلبی هەیە لەسەر ئابووری هەرێمی کوردستان و جۆرێک لە جۆرەکان ئەگەر عراق وەکو باسمانگن هەنگاوی لە پێشە بێ ئێمە دوو هەنگاو ئەکەوێنە دوای ئەوانە لە مەترسیەکانە باشە لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیانەیە پلان بی هەرێمی کوردستانە بێت چی بێت کاک سەرکۆ وەکو ئابووری ناسێک پێمان وایە زۆر قورسە لەم کاتە لەبەرێکەوە ئێمە نزیکەی 1 تریلیۆن مانگانە بەس بۆ موچە ڕوە تقریبان ئەو هەنێ موچە خۆریشمان هەیە کە کرێبەستی داهاتی نانەوتینیان داهاتی ناخۆی خۆمانن زۆر قورسەکەی وەکو چۆن لە ئەزمموی ساڵانی 2014 تاکو تقریبان تا 2020 ئەوانش کاریگەری هەبوو لەسەرمان ئەو بڕێنی موچە و جۆرێک لە جۆرەکان پاشەکەوتکو و سیاسەتێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان کردی پلانی بی پێمان وایە چاکترین حالەوەیکەوە هەمە چەشکنی داهاتەکانمان بێ بۆی کەوایە احتیمادی سەرکیمان تەنها لەسەر موچە نەبێ تێبینین کە کاک پشتیوە مەسەلەن کاتێکە موچەیەت بازار بژانەوەیەت مەسەلەن جموجوڵی زیاترێ بە موچە نەهات ئێستت بازارێتەوە بدۆخی سزبوونی خۆی ئەو پەڕیکەوە بە PPC ڕۆژانە مەسەلەن تاکەکان ئەتوانن شمەکانیان بکڕن چونکە نەختینەی کەمەکە لەم حاڵەتە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە هەرچەند هەوڵ یا بە تایبەتی لە کەرتی کوشت و کاڵا خۆشبەختانە هەنێک بەرهەممان تا ڕادی خۆشێنیمان هەیە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کەوا مەسەلەن ئەتوانین بڵێن ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکە لەسەر خودپێی و خۆی ساوە وەکو باسمان کرد ئابووری عراق خۆی فشەڵە ئابووری هەرێمی کوردستان جاریش کا بێ بە فشەڵتر چونکە بۆ ئێمە وابەستین بە ئابووریەکەوە کە ئابووریەکە خۆی وابەستەیە بە بابەتێکە پێوتێن نەوتەوە لەم لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە احتیمالی سەرەکی نەکاتە سەر مەسەلەن تەنها ئەو داهاتێکە دەستمانەکە پێویستە هەمە چەشتنکردن لە بابەتەکانی بە تایبەتی کەرتی کشت و کاڵا ئێمە خۆشبەختانە هەموو ئەو زەوی پێمان هەیە خۆشبەختانە بڕی بارانی باشمان هەیە لە هەمان کاتە کەرتی گەشت و گوزارمان تا ڕادەیەک باشە مەسەلەن ئەتوانێت لە ڕێگەیەوە هیچ نەبێت جۆرێک لە جۆرەکان داهات دەستکەوێت بۆ چینێک لە چینەکانی کۆمەلگا بەڵام ئەمە هەمووی ناکاتە ئەوەی کەوە
خوا نەخواستە ئەگەر بودجێ هەرێمیان بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر ئەو بڕەپارێکەوە بۆ موچە بێت نەیەت کاریگەری خراپی بێ لەسەر کوردستان. کاک سەرکۆ زۆر جار ڕاوێژکاری دارایی سەرۆگۆزیرانی عێراق یاخود بانکی ناوەندی پارێزگاری بانکی ناوەندی عێراق کە قسە دەکەن زۆر جار بە هێزەوە باز لەو یەدەگەی عێراقەکەن کە لە ڕووی دراوی قورس و زێڕ و ئەمانەوە هەیەی ئەمە ناتوانێت بێتە فریاگوزاری عێراق لە هەر بابەتێکە لە دۆخێکی وەکو ئێستاە لە ڕاستیان لەوانەیە لە قۆناغێکا ببێتە فریاد ڕاست بەڵام بە بەرداوامی نەخێر چونکە پێمان وایە ڕاستە ئێمە 100 میلیارد دلار یەدەگی احتیاطمان هەیە لە بانکی ناوەندی بەڵام ئەو یەدەگی کە دانراوە لە بانکی ناوەندی حکومت ناتوانێت ئێستا حالیان مەسەلەن ئیشی پێوە بکات ناتوانێت قەرزی لێ بکات چونکە ئێستا بە تایبەتی لە ئێستا ئەو حکومەتی کە ئێستا حکومەتێکە دەسەڵاتی قەرزکردنی نییە هەر وەزیری دارایی خۆی و دوتی کەس قەرزمان نایەتە چونکە ئێمە حکومەتێکین بە پێی یاسا مودەکەمان تەواو بوو کاربڕێکردین لە بلایەنەوە بانکی ناوەندی ڕاستە 100 میلیارد دلار یەدەکی هەیە بەڵام لە هەمان کاتا ئێمە ئەم 100 میلیارەمان لەکوێ دەستکەوتووە لە قەبارەی هەناردەکەینەوە دەستکەوتووە کەوانەوەتەکەمان فرۆشە لە حاڵەتێکە کاتێکەوە بەهای وەکۆ جۆرێک لە جۆرەکان نرخینەوە بەرزبوویەوە سەر ڕێژەکەمان قۆستەوە خۆشببختانە باش بوو لە هەمان کاتە ڕاستە ئێمە مەسەلەن 140,000 تەن ئەوە زیێڕشمان هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییەکەوە مەسەلەن حکومەتی عراقی بتوانێت لە ڕێگەی ئەم 100 میلیارەوە بتوانێت هەر جۆرێک لە جۆرەکان هەرچی خەرجەکانی خۆی دابینکە بەڵام گەورترین کێشەی ئێمە لەوایە خەرجەکانی حکومەتی عراقی زۆر گەورە بووە مەسەلەن باز لەوە کرێکەوە کورتێنانەکە نزیکەی 46 میلیارد دلارە تەمانمە زۆر گەورەیە کاریگەری خراپی ئەم کورتێنان بەچی پڕکرێتەوە لە هەمان کاتە ئێمە ڕۆژانە کێشەکەشمان هەیە ڕاستە دکتۆر مەزەر باسیەوە کا زۆر بکات بەڵام ئێمە بەپێی داتاکانی هەر خودی جەنابی ڕاوێژکاری سەرۆکوەزیران باسیەوە کە لە ساهشتای داهاتی نەختینەیە لای حکومت نییە لە دەستی هاوڵاتیانە شاردراوەتەوە نایەتە ناو سیستەمی داراییەوە هەموو کاریگەری هەیە جارێکی کە بۆی کەوا ئەمە موچە بینەوە پێویستمان بە نەختینەیە هەیە ئەو دۆلاری کە لە ئەمریکاوەیەتەوە بۆمان لە بانقی ناوەندی یا بە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئەیگۆڕێتەوە لە مەسەلەن بە پێی سیستەمەکەی خۆی جاری کە تووشی کورتێنان لە چی ئابین لە نەختینەی دنارابین بۆیە هەنێ جار تێبینیەکەن کێشەمان بدروزەهرا ئەوەی کەوا لە ڕاپۆرتێکی پێشوتانەکەەوە باسیەوە کە سیویلە کەمی کردو حتمان بەڵێ بە دڵنیایی کەمی کرد زۆر باشە بەڵام حکومەتی عراقی بۆی شڵەژان دروست نەبێ ئەمە باس ناکات بە کورتی بەرچاوڕوونیەکمان بۆ خەڵک بەرێ لەم دۆخی کە قسەی لەسەرەکەین دۆخی دارایی عێراق و هەرێمی کوردستان و مەترسیەکانی هاوڵاتیەکی ئاسایی لە ڕووی ئابووریەوە چۆن خۆی بۆ دۆخە ئامادە بکە خوا نەخواستە ئەگەر شەڕ ڕووبدا کارەساتەکە زۆر گەورە بێ هیوادانی ڕوونەدا چونکە ئێمە پێمان وایە ڕاستە لەوانە شەڕ هۆکاری سیاسی بێ بەڵام ئێمە دەرەنجامە ئابووریەکەی بینیکەوە هەر بەپێی داتاکانی حکومەتی عراقی لە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل و ئەمریکا تا ڕادەیەک بەپێی داتاکان خۆی نزیکەی لە مای ئەو 12 ڕۆژە 5 بۆ 8 میلیۆن دلار زەرری کردو حکومەتی عراقی یعنی بۆ تەنها بۆ ئاسمانی عراق ئەوەش داخرا بوو ئەمە هەموو کارەساتە طبعا پێمان وایە کارەساتەکە گەورەتر ئەگەر شەڕەکە فراوانتر بێ بەڵام خوا نەخواستە ئەگەر ئەمە ڕوویا بەشتێکە بەڵام ئەگەر ئەمە ڕوونێدا یەک حاڵەتی کەمانەمێنێتەوەی کەوا مەسەلەن سەرۆکی ئەمریکا ترەمپ لەگەڵ کاندیدکردنەوەی نوری مالیکیانیە بۆ سەرۆکوەزیران مەسەلەن خولی سێمی سەرۆکوەزیرانی عراق ئەگەر ڕێککەوتنێک هەبێ جۆرێک لە جۆرەکان کاندیشکە هەبێ حکومەتی عراقی لەوانەیە مەسەلەن بتوانێت خۆی ڕابگرێ لە هەڕەشەکان چونکە خۆتان داتاکان بامان پێڵێن ئەمە نەوتەکەمان کە ئەفرۆشین دۆلارەکە لە ئەمریکاوەیەتە دەستمان کەواتە ئەمە کلیلی داراییەکەمان لە دەستی وڵاتی شکایە کەوا ئەتوانێت لە هەموو حاڵەتێکا بتوانێت زۆر ڕێگرین لێمان بکە بەڕێز سەرکۆ یۆنس ئابووری ناس زۆر سپاس ماندوومان کردی